ئەو ئان و ساتەی کە جەنابەت پرسیارەکەی لە یەکەی کاتێکی گونجاوە هەڵبژاردن مافێکی سەرەتایی هەموو تاکێکە کە لە کوردستان و لە سەرزەویە ئەژیت ئەو ڕۆژەیە کە ئیتر دەردەدڵی خۆت ئەەکەیت بۆ ئەوەی کە بتەوێ کێ حکومڕەوانت حکومت بکە کێ مافەکانت دەستە بەرکە پێم وایە باشترین هەلێک بۆ ئەو خەڵکەی کە ڕەخساوە ڕۆژی هەڵبژاردنە و داواش لە خەڵکەکەم کە بچن بۆ دەنگدان بۆ ئەوەی داوای مافی خۆیان بکەن ئیتر دوایی گلەیش لە کەس نەکەن. بایکۆ چارەسەر نییە. بایکۆ چارەسەر نییە پێویستە هەموو کەسێک هەموو تاکێکی ئەم وڵاتە بە شانازیۆ بڕۆ بۆ دەنگدان بۆی بزانێت کە دەنگ بە کێ ئەدا کێ خزمەت دەکا کێ مەسلحەتی ئەو میلەتەیەوێ کێ لە بەرژەوەندی خەڵکە دەنگ بەوە بی ئەگەر دەنگدان نەبێ ئەمانە بەچی ئاوابوون بەمئینە ئەم دەسەڵاتیان گرتووە دەدەست بە تەزویر و بەوە کە ئەڵێن دەنگدان خەڵک دەنگی یاوینەتی وەڵام من داوام لە تاک بە تاکی ئەم وڵاتەیە بڕوا بۆ دەنگدان چکە دەنگ نەدان چارەسەر نییە دەنگدان چارەسەرە بڕۆ ئەو کەسەی کە لە بەرژەوەندی خەڵک ئیش و کارەکە بڕۆ دەنگ بەبەوە. کوردستانی ئێمە ئەم چەند ساڵانە کە پێویستی بە دەنگدانە من وەکو هاوڵاتیەک وەکو کوردێک وەکو خەڵکی ئەم کوردستانە داوام لە هاوڵاتیان هەیە ئەوەی کە توانای هەیە و پێی ئەکرێت تا ئەتوانێ بڕات سەسنوقی دەنگدان دەنگی با چونکە ئەگەر بۆ کوردستانە ئەمە جێ بەڵام مادەم ئێمە بۆ حکوومەتی عێراقیە پێویستە هەموو کەسێک دەنگی خۆی بدا بە ئازادانە نەخێر بایکۆت هەڵەیە چونکە بایکۆت هیچ کێشەکان چارەسەر ناکات احتیمالە قانجاز و سوودێکی هەبێ بۆ کورد بەڵام ئەگەر بگرین یەکگرتوو بین کوردستان یەک پارچە بێ بەڵە سوودێکی گەورەیە بێ بۆ کوردستان. هەروەڵاوەی دەنگ نەدا خۆی بە کوردانەنێ چون ئەمە بۆ عێراق بۆ زانینی کوردە کە بزانین کورد چەند هەیە و چەند نییە داواکاریم لەو خەڵکەی هەموو کەسێ بڕوا دەنگی خۆی بە هەر کەسێکیەیە ئەو سەرهینم بخەوەلێ وەڵی ئینشەڵای گۆڕێ ئینشەڵڵا وەڵا ئەگەر ئینشەڵای گۆڕێ ئەم جارە من بەرنامەمە نێتم هەیە گۆڕێ.